بەشێک لە هەڤاڵان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسە حیزبیەکانی و خەڵکی قەزای بەردەڕەش یادی 42 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز ڕادەگرن و بەڵێنی دووپاتکردنەوەی ڕێبازی مامی گەورە دەدەن و داواش لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەن بە بۆنەی لەدایکبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان کێشەکان چارەسەر بکرێت. بە بۆنەی یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەتا پێم خۆشە پیرۆزبایەکی گەرم لە بەڕێز جەنابی مام جەلال بکەین کە دامەزرانەری ئەم پارتە بوو و داوای شیفای عاجلی بۆ بکەین کە ڕۆلێکی کاریگەری هەبووە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کوردستان. هەروەها داوا دەکەین لە ئەم یادا ببێتە یادی زیاتر پەیوەندی بەهێزکردنی پەیوەندی برایەتی تەبایی ڕێخستنەوەی ناوماڵی کورد بە عام و لایەنە سیاسیەکان بە تایبەت. پیرۆز بێت 42 سالیادی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەست پێکەوە ئەستێرەی گەشاوە بۆ میلەتی کورد. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگاکی ڕاستی بەڕێوەبەر بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان چ بۆ واقعی هەرێمی کوردستان لە ساڵی 76ەوە تا ئێستا. بۆیە ئێمە لەو یادە پیرۆزەوە داوا لایەنە سیاسیەکان دەکەین ئەو ڕێگا ڕاستەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەلی بژارد بۆ پێشڕەویکردنی شۆڕەشی کورد و بۆ ڕێگا ڕاستەکە بۆ گەیشتنی میلەتی کورد بە مافەڕەواکانی خۆی هیوادارین ئەوانە کە بێنە سەر ئەو ڕێگا ڕاستەوە هەروە هاوکارمان بن بۆ تەواوکردنی قۆناکانی. وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان دەکەم بە تایبەتی دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی جەنابی مام جەلال. ڕاستی 42 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کاریزمایەک بوو بۆ شۆڕش لە شاخ و لە شار و لە هەموو جێیەک باسی کورد و کوردستان نەبوو، بەڵام کە شۆڕشی نوێ هەرگیسا هیچ شۆڕشێک نەبوو لە شاخ، هیچ کەسێک نەبوو کە سوسکەیەک لە ئاو بکەتن لە شاخ کە بە جەنابی مام جەلال ئەو شۆڕشەی ڕاگەیاند و تاکو ئێستاش لە پن ئالای یەکێتی نیشتیمانی کوردستان سەربەرزین. فەرماندەکانی هێزی پێشمەرگە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆز دەکەن و بەڵێنی پارێزتنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەدەن لە دەست چەکدارانی داعش. ئەمەیە پێشەچی پیرۆزباوی زۆر گەرم زۆر بە گەرمیەوە لە جەنابی مام جەلال بکەم، لە بەڕێز مام جەلال بکەم، لە کەس و کاری شەهیدە سەربەرزەکان بکەم، لە پێشمەرگە قارەمانەکان بکەم، لە هەموو ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم. هیوادارم سەرکەوتوو بن و هەندە سەرکەوتندا